وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ئەڵێت وڵاتەکەی بە هیچ شێوەیەک ڕێکەوتنی کاتی لە بواری ئەتۆمیدا قبوڵ ناکات. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە پرێس کۆنفرانسی هەفتانەی خۆیدا ڕایگەیاند کۆماری ئیسلامی ئێران هیچ کات لە دانوستان نەکشاوەتەوە، بەڵام ڕێککەوتنی کاتی لەگەڵ ئەمریکا قبول ناکات. ما چیزی رو تحت عنوان مذاکره برای ئێمە شتێکمان نییە بە ناوی دانوستان بۆ ڕێکەوتنی کاتی یان باسکردن لەسەر ڕێکەوتنێکی جیاواز لەوەی پێشوو. توافقنامه برجام باشه رو تأیید نمی‌کنیم. تایید میکنید همچین مذاکرات انجام شد. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران هەروەها لە وەڵامی پرسیاری کورتسات نیوز سەبارەت بە ڕێکەوتنەکانی وڵاتەکەی و عێراق لەسەر پاراستنی سنوورەکان ڕایگەیاند عێراق هەنگاوی باشی لەم بوارەدا ناوە. یکی از موضوعات مذاکره یەکێک لە بابەتەکانی دانوستانی نێوانمان جێبەجێکردنی ڕێکەوتنی ئەمنی نێوانمان بەهێزکردنی بوونی هێزە ئەمنیەکانی حکوومەتی فیدراڵە لەسەر سنوورە هاوبەشەکانمان لەگەڵ هەرێمی کوردستان و هەروەها چەککردنی هێزە ئۆپۆزیسیۆنەکان بووە. ئێران چاوەڕوانە زیاتر لە جاران ئەو ڕێکەوتنە جێبەجێ بکرێت و هێزەکانی فیدراڵ لە سنوورە هاوبەشەکان جێگیر بکرێن. رسمی دولت فدرال عراق ناسر کەنعانی هەروەها لەسەر پێدانەوەی قەرزەکانی ئێران لەلایەن عێراقەوە وتی بەشێک لەو قەرزانە دراوەتەوە و کۆماری ئیسلامی ئێرانیش لە چوارچێوەی پەیوەندیەکانی لەگەڵ عێراق بەردەوام دەبێت لە هەناردەی گازی سروشتی بۆ ئەو وڵاتە. خوشبختانه با مذاکرات انجام شده میان بە خۆشحالیەوە بۆ هەنگاوانەی کە هەڵگیراوە ئێمە بینیمان بەشێک لە قەرزەکانی عێراق کە تایبەت بوو بە فرۆشی گازی ئێران بە وڵاتە درایەوە. بۆ پارەکانی تریش دانوستان و ڕێکەوتن بەردەوامە. سەبارە بە عێراقیش پلانی ئێمە فرۆشی گازە بۆ وڵاتە بە ئاماژی یارمەتیدانی گەل و حکوومەتی عێراق وەکو دۆست و برای کۆماری ئیسلامی ئێران. مذاکرات میان طرفین ادامه داره. ما در ارتباط با عراق مبنای ما همکاری با این کشور حضور دارن. آرزوی سلامتی وتەکانی چەند ڕۆژ پێشی ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران و قسەکانی ئەمڕۆی وتەبێژی وەزارەتی دەرەوە و بەرزبوونەوەی نرخی تمەن لە چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە هەمیشە هیواکانی بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ئێران و ئەمریکا زیندوو کردووەتەوە. لە ئێستادا چالاکانی بواری سیاست و ئابووری ئێران چاوەڕوانی هەڵوێستی بەرپرسانی کۆشکی سپین لە ڕۆژانی داهاتوودا کە بزانن ئایا گەیشتن بە ڕێکەوتن بۆ جۆرەی کە لە ئێران باسەکرێ نزیکە یان نا. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران.